وەرزی زستان و سەرماوسۆڵە تەنیا هەفتەیەکی ماوە کەچی بەشی زۆری خەڵکی کوردستان ئەو بەرمی لە نەوتەیان وەرنەگرت کە دەبوو دابەش بکرایە. بەمەش چارەنووسی کارتی زیرەک بۆ ئەمساڵ بە نادیاری ماوەتەوە. بەپێی ئەو بەدواداچوونانەی NRT بۆ چارەنووسی کارتی زیرەک لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین کردوێتی دەرکەوتووە حکوومەت لە ڕێ ئەو کارتەوە نزیکەی 5 ملیار دیناری دەستکەوتووە. لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین 473,000 خێزان هەن کە فۆرمی خۆراکیان هەیە. بۆ خاوەنی هەر فۆرمێک 10,000 دینار و لە هەندێک شوێن 10,500 دینار وەرگیراوە لە بری کارتێکی زیرەک. بە مەشکۆی پارەی وەرگیرا و دەگاتە نزیکەی 5 ملیار دینار. ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر وەرگرتنی ئەو پارەیە لە داواکاری گشتی سکاڵای کردووە. لەبەرەوەی ئەمە لە دوو ڕۆ بە دوواداچوونەکەمان گەیاندە ئەنجام و بەد لە دوو تەوەرەوە. تەوەرەی یەکەمیان ئەوەیە کە یاومانە بە داواکاری گشتی و دیوانی چاودێری دارایی لە دوو ڕۆ. ڕووی یەکەمیان ئەوەیە کە ئێمە پێمان وایە گرێبەستەکە ناشەفاف کراوە و ڕێنمایی با بڵێن گرێبەستە حکومیەکانی نەبڕیوە یا بڵێن جێبەجێ نەکراوە تێبینیمان هەیە لەسەری. دروستکردنی کارتی زیرەک لە مانگی ئابی 2015ەوە لەلایەن پارێزگاری مۆڵەت پێدراوی سلێمانیەوە دراوەتە کۆمپانیایەکی ناوخۆیی. ئەو لیژنەیە کە لە ئەنجومەنی پارێزگا لێکۆڵینەوە لەو پرسە دەکات ئاشکرای دەکات هەوابەی تەندەرینی پارێزگا ئاگاداری ئەو مۆڵەتە نیە و کۆمپانیاش هەبووە ئەو کارتە دروست دەکات بە 3,000 دینار. بەڕێوەبەری نەوت و کانزاکانی سلێمانی ئاماژە بۆ دەکات ئەو کارتە بۆ 3 ساڵ کاری پێدەکرێت. ئێستا نەوتەکە ڕاگیراوە بەڵام کارتەکە ئەدرێت بە هاوڵاتی بۆ 3 ساڵە. باشتر وایە پارێزگای سلێمانی هەموو ئەوەی پێبێت کە ناگەڕێتەوە جارێکی بۆ 24 و 25ەکە کارتی زیرەکە بەو شێوەیە دابەشکرا. پرۆژەی کارتی زیرەک بۆ وەرگرتنی نەوت تەنیا لە پارێزگای سلێمانی چووەتە بواری جێبەجێکردنەوە و بەوتەی بەشێک لە هاوڵاتیان لەم قەیرانەدا ئەم پرۆژەیە تەنیا بارگرانی بووە لە کاتێکدا پێدانی نەوت پێیان دەنگۆشی نەماوە. کارزان تارێق NRT سلێمانی.